بۆ یەکەم جار بە سەدان عەرەبی دانیشتووی گوندەکانی دەوروبەری ناحیەی جەلەولای پارێزگای دیالە شانبەشانی پێشمەرگە و ئاسایش لە دژی داعش چەکیان هەڵگرت و شەڕیان دژی داعش ڕاگەیاند. ڕقاستانی عەرەبەکانی جەلەولا لە داعش لە کاتێکدا بووە کە داعش عەرەبێکی گوندنشینی سەر بڕیوە و شەوی چوارشەمەش 2 گوندنشینی تری ڕفاندووە. هەر بۆیە ئەمڕۆ چوارشەممە پێشمەرگە و ئاسایش و عەرەبەکان پێکەوە ئۆپەراسیۆنێکیان لە نێو دارستانە چڕەکانی نزیک جەلەولا لە دژی چەکدارانی داعش ئەنجامدا. داعش راح على غسالة داعش هەشتی شەو غەسالەیەکی چەولمی تەقاندەوە بەرە بەیان کەوتینە پشکنین حەشارگەیەک و چەکمان بینی ڕوومانەیەکمان تێ کرد و هاتمە دەرەوە. لە نێو دارستانەکانی نزیک جەلەولادا کە پاشماوەی خۆراکە بەکارهێنراوەکانی مەفرەزەکانی داعشی تێدا بوو لەلایەن ئاسایش و پێشمەرگەوە دەستگیرا بەسەر ژمارەیەک دیکۆمنتی چەکدارەکاندا. داعشەکانیش دەستەوەستان نەبوون و ڕوبەڕووی هێزانامنیەکان بوونەوە. کە چوین ئێمە بۆ ئەوێ ئەڵاوەکبەریان کرد ئێمەیان بینا بە ڕوومانە دەستیان کردەوە. کابرایەکی خەڵکم دێ شەید کرا. لە نێو دارستانەکاندا شەڕ لە نێوان داعش لەلایەک و ئاسایش و پێشمەرگە و عەرەبەکان لە لاکەی تر ڕوویدا. لە ئەنجامدا دەحامی ئەمیری داعش لە جەلەولا کوژرا و چەکدارێکی عەرەبیش گیانی لەدەستدا. 2 گومان لێکراویش لە نێو دارستانەکاندا لەلایەن ئاسایشەوە دەستگیر کران. ئەمە ئەمیری داعشەکان و لێراکە لە چەمی شێخباو کە دەستی ها لە هەموو عوبۆگان و کوشتنی خەڵەم سنوورە مەسئولی یەکەمیانە بە ناوی دەحام کوژراوە لە بەردەست هێزەکانی ئاسایشە پێشمەرگە و ئاسایش. معلومات زانیاری هەبوو لەسەر چەند چەکدارێکی داعش کە لەم ناوچەیەن سوپاس بۆخوا یەکیان کوژرا بەدەستی هێزەکانمان و بەردەوامی لە گەڕان بە دوای ئەوانی تریشە ئینشاڵڵا. ئۆپەراسیۆنەکەی پێشمەرگە و ئاسایش دوای کوژرانی ئەمیرەکەی داعش کۆتایی هات، بەڵام عەرەبەکان بڕیاریاندا بەردەوام بن لە گەڕان بە دوای چەکدارەکانی داعش و دۆزینەوەی چارەنووسی دووڕفێنراوەکە. هەر بۆیە جارێکی تر ڕوویان لە نێو دارستانە چڕەکە کردەوە. البارحة بالليل جو حرقوا الغسالة. شەوی ڕابردوو غەسالەکان تەقاندەوە و 2 پاسەوانیشیان ڕفاند. هەتا ئێستا چارەنووسی ئەو 2 پاسەوانە دیار نییە. بە هاتنەخەتی عەرەبەکانی جەلەولا و ڕاگەیاندنی شەڕ لە دژی داعش قۆناغێکی نوێی شەڕ لە سنووری جەلەولا دەست پێ دەکات. بە تایبەت چیتر عەرەبەکان پشتیوان و داڵدەدەری چەکدارانی داعش نابن. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.